یەکێتی و پارتی دوو هێزی کاری. الاتحاد والديمقراطي یەکێتی و پارتی دوو هێزی کاریگەرن لە گۆڕەپانی سیاسی کوردستان و عێراق. کاتێک یەکێتی توانی کاندیدەکەی خۆی لە پۆستی سەرۆکی کۆماردا بنێت ئەوە ناگەیەنێت کە هەرچیەکی بوێت دەتوانێت لە بەغدا بیکات. ئەو دوو حیزبە پێشتر زۆر شتیان تاقی کردوتەوە، بەڵام ئەو کاتە سەرکەوتن کە پێکەوە کاریان کرد. ئەو شتەی کە پێویستە ئەمڕۆ لە کوردستان و عێراق کاری لەسەر بکەین بۆ ئەوەی لە ئەمڕۆ و دوا ڕۆژدا سوودی لێوەربگرین بریتە لە هەماهەنگی و هاوکاری لە نێوان یەکێتی و پارتی وەک دوو هێزی سیاسی و کۆمەڵایەتی سەرەکی لە هەرێمی کوردستان و عێراق. پێم وابێت هێز و پێگەی یەکێتی تەنیا بە ژماری کورسیەکان پێوانە ناکرێت. یەکێتی مێژوویەکی ڕۆشنی هەیە و کاریگەری لەسەر ناوچەکە و عێراق و کوردستانیش هەیە. بۆیە پێم وابێت زۆر قورسە بەبێ یەکێتی حکوومەت پێک بهێنرێت. مەگەر یەکێتی خۆی نەیەوێت بەشداری لە حکوومەتدا بکات. ئەوەش ئەگەرێکی زۆر دوورە.